بەڵێ خەڵک هەیە بەرەو کڕینیشتەکان بەڵام وەکو تۆمۆح ئێمە نییە چکە بازارەکە هێواشە و لەگەڵەوە چکە خەڵک چاوەڕێی موچەیە موچەش دواکەوتووە ئێتر خەڵک پێداویستی تری زیاترە وەک لە چەرەسات گوڵە بەڕۆژە و ناوکە کوولەکە و بادام و ئیترەوانی کە بابەتی سەر فرۆخوانی میوان بێ ئەوەیە. والله هیچ تشتم زۆر نەکڕیوە شتەکان گران لێمان گران هەموو شتە خواردەمەنی چزانم جلوبەر بۆ گۆشت و بۆ مریشک و بۆ قەیسی و کشمش و شتیەوە چەرەسات وەڵا قەیسی و گۆشتی حیوان و جلوبەرگم نەختێک کڕێوە بۆ مناڵ جلوشتم کڕێوە بۆ مناڵ و ئیتر هەر ئەوە